بناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە سەر هەموو لایەک بێ. خۆشحاڵی کە جارێک کە بەدیدارتان دەگەینەوە سەبارەت بە پرۆژەی چاکسازی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەیەکەمی بۆ کرا. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕاو سەرنجەکانمان وەک پێشەچێک جارێ بۆ ڕای گشتی دەخینە ڕوو و لە کاتی خوێندنەوەی دومیشیدا دیارە ئێمە سەرنج و بۆچوونەکانی خۆمان هەوڵ دەین کە ئێستا کە لێرە بە هێڵی گشتی باسی دەکەین لەوێ جیام بکەینەوە. بەدیدی ئێمە ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژەیەکی ناتەواوە و پرۆژەیەکی جوزئیە لەبەرەوەی باسی سێکتەرە گرنگ و گەورەکانی هەرێمی کوردستانی نەکردووە، وەک نەوت، وەک غاز و گومرگ، خاڵە سنووریەکان داهات بە شێوەیەکی گشتی تەنها باسی لە خەرجی کردووە کە گەبتێ پرۆژەیەکی گشتی چاکسازیت هەبێ پێویستە ئەو پرۆژەیە باسی داهاتیش تێدا بێ بە وردی و بەڕێک و پێچی تەبان. دووەم، ئێمە ئەوەی کە بەڕاستی بە ناحەقی دەزانین لەم پرۆژەیەدا باسی کەمترین موچەی خانەنشین نەکراوە کە ئێمە پێمان وایە و داوا دەکەین کە کەمترین موچە وەک ئەوەی عێراقی لێ بکرێ لە 400 بۆ 500,000 بێ موچەی خانەنشینی، ئەین لەوە کەمتر نەبێ کە عێراقیش دیارە لە 9/12/2019 ئەمەی جێبەجێ کردووە و کەوتوتە بواری جێبەجێکردنەوە. لەم پرۆژەیەدا کە خاڵێکی زۆر گرنگە بەلای ئێمە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەکی باسی پاشەکوتی موچەی نەکردووە کە ئێمە لەم خولی یاسادانانەدا لە وەرزی یاساداناندا ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوامان کردووە کە پاشەکەوتی موچە بە ژمارە حسابی بەڕێکوپێکی بدرێتەوە فەرمانبەران و پێش پرۆژەکەش ئەوە هەیە لە سەرۆکایەتی پەرلەمان و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانیش کراوە کە داوا دەکەین کە ئەمە بەڕاستی جێبەجێ بکرێ، چونکە ئێمە داهاتمان زیادی کردووە. تا ئێستا نەوتمان بۆ خۆمان فرۆشتووە، بەشە بودجەش لە عێراقەوە هاتووە و بە پێیدان پێداهێنانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە باسکردنی 100 ڕۆژەکەی کار و چالاکیەکانی حکوومەت خۆی گوتی ئێمە 150مان داهات زیاد کردووە، کەواتە ئێستا کاتی ئەوەی بەڕاستی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بجێڕێتەوە. خاڵێکی تر سەبارە بە دەرماڵەکان بە شێوەیەکی گشتی لە مادەیەکدا بە شێوەیەکی گشتی باس کراوە. ئەویش وا باس کراوە کە ئەنجومەنی وەزیران دەرماڵەکان ڕێک دەخاتەوە و بەڕێنمایی دەرماڵەکان چاک دەکات. کەمە پێمان وایە بەڕاستی دەستبردن بۆ دەرماڵەی فەرمانبەران بەبێ بڕگەیەکی یاسایی ئەوە ستەمێکی کەیە و خاڵێکی مەترسیدارە لەسەر بەتایبەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەگەر باسی ئەو دەرماڵانە بکرێ کە کاتی خۆی حکوومەت بە نایاسایی داویەتی دەبێت ئەوانە چاک بکە. بەڵام پێمان وایە پێویستە دەرماڵەش لەم پرۆژە یاساییدا بە شێوەیەکی ڕێک و پێک بە یاسایی ڕێک بخرێ، نەک حکوومەت بەیانی بە ئارەزووی خۆی
دەرماڵە کەم بکە یا زیاد بکە یا دەستکاری بکە. سەبارەت بە دوو موچەیی و سێ موچەی و هەتا پێنج موچەیش کە هەیە لە هەرێمی کوردستان هەیە یاساییە و هەیە نایاساییە. بەپێی سیستەمی بایۆمەتریک کە کاتی خۆی کرا 62,000 دوو موچە هەیە لە هەرێمی کوردستان. باشە بۆ نە بە خاڵێک ئاماژەی پێکراوە و دەبوو حکومەت هەرێمی کوردستان لە کاتی خۆی دەمادام 62,000 دوو موچەیی هەیە ئەوەی کە بە نایاسایی لەم 62,000 موچە وەردەگرێت دەبوو بەڕاستی بیبڕیبە و زوو چارەسەری کردوایە و لەم پرۆژەیەدا هیچ ئاماژەیش پێ نەکراوە. خاڵێکی تر کەم ئەندام و زیندانیانی سیاسی واتەوەی کە پەیوەندی بە چاودێری کۆمەڵایەتیەوە هەیە. ئەمانە بەپێی ئەم پرۆژە یاسایە بێ پرۆژەی چاکسازی بێ بە سودمەند حساب کراون. من پێمان وایە سربەخۆن ئەوانە کەسێک زیندانی سیاسی بووە و کەسێک کە کەم ئەندامە بە یاسا بە بڕیار موچەیەکی شایستە وەردەگرێ ئێستا بێ ئەم موچەیە یا کەم پێ بدە یا بیبڕی بیخێسەر موچەیەکی کە ئەمە پێمان وایە ئەوە ستەمێکە لەم 42,000 فەقیرە دەکرێت کە وا هەیە نی موچەکە ڕەنگە 150,000 دینار بێ. پاسەوانەکان لەم پرۆژەیەدا پاسەوانەکانی مؤسسات و دام و دەستگاکان و حزبەکان و ئەوانە لەوێدا دیسانەکە باسراوە کە حکومەت ڕێژیان خا. ئەمە پێمان وایە ئەمە نابێت بەم شێوە پێمان وایە پاسەوانەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە پێویستە بە یاسایەک لەم پرۆژەی چاکسازی جێ بکرێتەوە بۆ ئەوەی حکومەت نەتوانێت بە ئارەزوی خۆی دەستکاری بکە و وەک چۆن تەنها پاسەوانی پەرلەمانتارەکان بە یاسا هەیە پێویستە پاسەوانی شوێنەکانی تریش و دامەزراوەکانیش بە یاسا ڕێک بخرێت. بەڕای ئێمە پێویستە لەم پرۆژەی چاکسازیدا خانەنشینی پلە باڵەکانیش کەم بکرێتەوە بە تایبەتیش چینێکیان کە هەر باسی نەکراوە وەک دادوەرەکان وەک ئەنجومەنی شوڕا پێویستە بەڕاستی ئەوانش بخرێتە زمنی ئەو پرۆژە چاکسازیەوە و لە کاتی خانەنشینیدا مامەڵەی دروستیان لەگەڵ بکرێت. خانەنشینی پەرلەمانتاران کە ئەمە زۆر باز دەکرێت. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەین کە ئەم سەر و خوارە نەمێنێ لە موچەدا. یعنی خەڵکێک ئەگە خانەنشین بوو موچەیەکی زۆر کەم پاش 30 ساڵ 150,000 300,000 یا با 700,000 بێ کە بەڕێوەبەرێکی گشتی 30 ساڵ بینی فەرمانبەرە لەگەڵ موچەیە کە زۆر بەرز بە بەڕاستی هەر لە باڵاکان لە سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و حکومەت و پەرلەمانش بەڕاستی ئێمە پێمان وایە لەگەڵ ئەوەداین کە ئەم سەر و خوار و ئەم هەم بەرزنجمە نەمێنێ بەڕاستی و لەگەڵ نین بە هیچ شێوەیەکی ئێمە لەگەڵ ئەوەی کە پێوەرێک دابنرێ پێوەر هەبێ بۆ خانەنشینیان ئەوەی کە باز لە 45 ساڵ دەکا و باز لە خزمەتی 15 ساڵ دەکا. ئێمە لەگەڵ ئەوەین بەم شێوەیە مامەڵان لەگەڵ بکرێ و ئێمە لەگەڵ ئینفازکردنی جێبەجێکردنی یاسای ژمارە 9 ساڵی 2014 خانەنشینی یەکگرتووی هەموارکراوی عێراقی کە بۆ سەرجەم خانەنشینانی مەدەنی دانراوە کەم پێمە ئەو کاتەی ئەوە سوودی بۆ فەرمانبەران هەیە بە شێوەیەکی گشتی و ئەم سەر و خوارێژ بەڕاستی ناهێڵێ و لە هەرێم کە کار بە یاسای ژمارە 6 ساڵ 2006 دەکرێت کە دیارە لە عێراق ئەمە ئیلغا بۆتەوە. سەبارەت بە سندوقی خانەنشینان طبعا ئەم سندوقە 28 ساڵە کە دەبوو دروست کرابایە من پێمان وایە یاسا شکێ نییە کە تا ئێستا دروست نەکراوە. یعنی کەسێک لەو کاتەوە کە لە حکومەتی عێراقیش فەرمانبەر بووە تا ئێستا ئەم هەیە پێوەنی پێوەکم دەڵێم 30 ساڵە فەرمانبەرم ئێستا بەتەمان سندوقی خانەنشینی بۆ دروست بکەن و کاتی خۆی کە کەسانێک کە بە وەزیر یا پەرلەمانتار یا بە ڕاوێژکار یا بە بەڕێوەبەری گشتی ئەوانە کە خانەنشین کراون و ئەم پۆستانەشان نەدیوە پێویستە ئەوەش بەڕاستی بە یاسایەک و دواتریش بە ڕێنمایی ڕێک بخرێ. ئێمە لەگەڵ ئەوە نین مافی هیچ کەس بفەوتێ ئەگەر مافی یاسایی هەبێ لەگەڵ ئەوەی مافی هیچ کەس بفەوتێ بەڵام بە شێوەیەکی ڕێکوپێک ڕێک بخرێ و
ئەو هەموو سەر و خواری و بەرزی نوزمی بەڕاستی نائەدالەتی و نادادگەری نەمێنێت لە موچەدا و لە خانەنشین بوونیشدا لە کاتی خانەنشین بووندا. طبعا ئەوەش باس کراوە لە هەرێمی کوردستان 7 دەستگا هەیە بۆ خانەنشینکردن کە بەداخەوە 5 حزبین. ئێمە لەگەڵ ئەوەی کە دیارە ئەم دەستگایانەش هەموو یەک بخرێتەوە تەنها یەک دەستگا هەبێ بۆ خانەنشینکردنی یاسایی و پەیوەندیشی بەڕاستی بە حزبەکانەوە نەبێ بەڵکو پەیوەندی بە مؤسسات و دامەزراوەی فەرمی هەرێمی کوردستانەوە هەبێ. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان، دەستان خۆش بێ. وابزانم هیچی نایە، هەموو وازح بوو. دەستان خۆش بێ.